ئەو کەسێک کە تاوان و گوناه دەکەی، گوناه و تاوانت زۆرە، بێ ئومێد مەبە لە ڕەحمی خوا. مەڵێ من گوناهم کردو، ئەگەر ملیۆنێ گوناهت هەیە، ئەگەر ملیارێ گوناهت هەیە، ئەگەر لە دنیادا لە هەموو کەسێ تاوانبارتری، بێ ئومێد مەبە لە ڕەحمی خوا. لا تقنطوا من رحمة الله، لە ڕەحمی خوا بێ ئومێد مەبە. خوای گەورە دەفەرمێت بە هەرچەندە تاوانە زۆر بێ. سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ زۆربەیان بتیان پەرست، بەڵام کاتێک کە گەڕانەوە بۆ لای خوا لە ڕەحمی خوا بێ ئومێد نەبوون. خوای گەورە فەرمی رضی الله عنهم ورضوا عنه، خوا لێیان خۆش بوو، لێشیان ڕازی بوو. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبدا دەفەرمێ ئەو کەسێک گوناه و تاوان دەکەی شەو و ڕۆژ کە ئێمەین، چکە ئێمە مەلایکەین، گوناه و تاوان دەکەین، بێ ئومێد مەبن لە ڕەحمی خوا. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم لای خۆر ئاواوە، خۆر ئاوا دەرگایەک هەیە لە ئاسمانە، ئێمە نایبینین. پانی ئەو دەرگایە 40 ساڵ یا 70 ساڵ ئەگەر سوارێک 70 ساڵ ڕێگا ببڕێ، ئەمجا پانی ئەو دەرگایە دەبڕێت. سبحانەڵڵا، دەرگای خۆمان مەتری 2 مەترە. دەرگایەک 70 ساڵ بڕۆی لە سوچەکەی بۆ سوچەکەی تر دەیبڕیت. ئەوەندە گەورەی دەرگاک. خوای گەورە بۆچی دایناوە؟ دەفەرمێ فتحه الله للتوبة يوم خلق السماوات والأرض. خوای گەورە دایناوە ئەو دەرگایە دەرگای تۆبەیە، داخستنی نییە. فلا يغلق حتى تطلع الشمس من. لەو ڕۆژەی کە خوای گەورە ئەرز و ئاسمانی دروست کرد، پێش دروستکردنی ئادەمی زادیش، خوای گەورە ئەو دەرگای تۆبەی داناوە کە پانتایەکەی 70 ساڵە. دایناوە بۆ دەرگای تۆبە بۆ کەسانی کە تۆبە دەکەن، و ئەو دەرگایش پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم داناخرێت حتا ئەو ڕۆژەی خۆر لە خۆر ئاواوە هەڵدێت. کەواتە لە یەکەم ڕۆژی دروستکردنی ئەرز و ئاسمان و دەرگای تۆبە کراوەتە سەر پشت و داخستنی شینیە هەتا کۆتا ئەو ڕۆژەی کە خۆر شوێنەکەی دەگۆڕێ و لەکوێوە ئاوا بۆ لێوە هەڵدێ و ئیتر کاتە ئیمانی کەس قبول ناکرێت. کەواتە بێ ئومێد مەبە، چونکە پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم خوای گەورە میهرەبان کاتێک کە ئاسمانەکان و زەوی دروست کرد، کتابێکی لای خۆی نووسی. ئەو کتابە دەفەرمێت لای پەروەردگارە لە سەروی عەرشەوە. خوای گەورە لەو کتابەدا نووسیوەتی ئین ڕەحمەتی سەبەقەت غەضەبی، ڕەحمی من پێشی غەزەبم کەوتووە. واتە ڕەحمی خوا زۆرە، بەڵام بۆ کەسێک کە شایستەی بێ. ئینسان بێدینی بکە خوا ڕەحمی پێ ناکە لەسەری بمرێت. ئینسان ڕێگای خوا بگرێ، خوای گەورەش لە دایک و باوکی بەڕەحمترە بەرامبەری بە دڵنیاییەوە. کەواتە هەرچەندێک گوناه و تاوانت هەیە بێ ئومێد مەبە.